تەلەفۆنی دەکرە مش تەلەفۆنمان هەبوو لە ماڵە دەیگوت دەبێت چی زووتر بارزانەکانە سابڵاژەوە دەکەن پاشانەکانە مەلا مستەفا هات بڕوا ئەمە پیاوێکمانە بوو مەلا ئەحمەدە و وانێک بوو هات چووی ژوورێ و دەرێ دەکرد هات پێوە مەلا مستەفا دەڕوامیش نادمەکردنی عەرزم کرد کە تەشریفی نەبوو ئەمشا ماساس کرد زۆر شەرمە فەرمووی خەوا سەرتووکمانی هەر تەلەفۆن دەکات دەڵێ دەبێ بڕۆ دووبارە ناردم فەرمووم عەرزم کرد کە نەڕوا و دەبێت شامێ بکانێرەکانەدا بڕوە فەرمووی ئازان دوایە ناردم بخۆی هاتە بەر دەرچی ئاشپەزخانەکەی ئاشپەزخانەمە زۆر گەورە بوو ماڵەمە زۆر گەورەیە دەواازەی پیاوان و ژنان کەما زۆر زۆری ئەو لەولایە ئەو لەولایە دەواازەی پیاوان لە لای مەحکەمەیە ئەماوان دروست کرد بوو کە بۆی ئەمە میهمانمان هەمیشە یەکجار زۆر هەمیشە میهمانمانە بوو 24 ساعت یعنی نە یەک و دوو و سێ و چوار ماڵێکی زۆر گەورە ماڵ بوو هەز دەکەم هاتە بەر دەرچی ئاشپەزخانە من عەرزم کرد ئەدێوە چۆن دەبێ من ئەگە وایە ئیجازە فەرمووە مەحکەمە زۆر گەورە بوو 300 کەسی زیاتر بوو لە بنەوە لەبەرەوەی پەڕش کەسی بنەبێ لە دیوی دیکەش میز و سەندەڵی هەبوو لە مەحکەمەی میز و سەندەڵیان دانەدەمە سفرەی چەرممان هەبوو زۆر گەورە بوو سفرەکان ڕادەخست لە سەرێشەوە سفرەیان ڕادەخست دیدی ئەرزم کردم چۆنە من نان و بۆدانی گۆڕەیە فەرمیجانەوەی چارترسە دەبێت بخۆی تەشریفی ڕاوەسا بوو سفرەکەم هێنا کلمە چوار لەت بە پیاوەکان دوو کوپەشم پەنیشکان هەرێکی نیوە کوپێکم دەباڵ کردنی بی هەرێکی زۆرم نان دەباڵنا دامنێ بردیان پیاوەکان و خدا حافیزی خواست لەگە هاتمەوە ژوورێ خوشکی مەرحومی خازی خوشکی گەورەی لە مەرحومی خازی گەورەتی ناوی چی بوو؟ خەزیز خانم خوشکی گەورەی بوو زۆر خانێکی محتەرەم بوو بێ ئەندازە هەمیش عەرزم کردم خانمکی بەڵە کتم خۆ وەڵای هیچ پولیش نەدیدێن بە مەلا مستەفا حەتمەن هیچ پێنێ لە سەقزی گەڕاوەتەوە مجرێکی پۆڵای گەورەمان هێڵانیش ماوە مجرەکەم کردەوە 250 مەنی پێدا بوو کتم خانم ناکەیەوەی مەلا مستەفا ماڵەمە مەحکەمە ئاوا هەورازە ماڵەمە لە بڵیندی ئاوا دەڕێوە خوارێ وەڵا خانم بەرماڵێکی بەسەر تەپڕی خۆسەری خۆی دادا فەرمووی هیچ خەیرێ ناکا نایدەم بە پیاوەکان نەبادا پێی ناخۆش بێ بۆ خۆم بۆی دەبم وەڵا بردیدایە فەرمووی پاک لەو وانەکەی لەگەڵ ئەمنی کرد زۆر واقعەن ئینسانیەتێکی بە دروستە هیچ پولیشی پێدەم مەلا مستەفا تەشریفی ڕۆی ئەمە بۆ چۆ ڕۆی دایە خانم ئەو دەم بۆ لای وانەچە ڕۆی شنوەیە و لاجانێ لەوێ شەڕێکی کرد لەگەڵ ماڵە حاجی قەرەنیاغای یانی دەیانگوت ئەوان ماڵە حاجی قەرەنیاغای دانیشتبوون بارزانەکان هەمسە سەریان بەس کوێ حاجی قەرەنیاغای کوژدا زۆر کەس کوژدا ماڵی حاجی قەرەنیاغای لەگەڵ دەوڵەتا بوون بەڵێ نازانم لەگەڵ دەوڵەت بوونیان نا ئەما شەڕێکیان کرد لەگەڵ بارزانەکان هەر لە ژوورێ وەڵاتی ئەمە تەختمانە بوو تەختەکە لەبەر پەنجەرەی دانرا بوومی لەبەر پەنجەرەی دەڕوانێتە خەیابانی سەر چۆموانە سەحات 4 سپێنە بۆ گەمە تەشریفی هاتەوە فەرمووی ئەو بۆوە خەبەری برا نیشتم وەڵا چۆن خەبەر نەدم ئەو بارزان و کەس کوسوورانە بە پێیکە خواسی لەو ئاوە سەردەیاندا وەڵی پاشانەکە مارفاغای شاوەلێ و کەریما غاخوون قەڵاو مەلا خەلیلی گۆڕۆمە و دەیەکی زۆر لە مەحکەمەی بوون فەرمووی بووی بە یاسوار کەس وەکو فڵان کەسی غیرەت و هەبایەکە هاتوومەوە چواری بەیانی بۆ دانیشتۆ گریاوە گوتم بۆ نەنووسیوتی وەڵا لەبەرەو بارزانێ هەیدێمە بە چۆریدا پەڕینەوە چوو بۆ لای شنۆ لاجان قازی محەممەد بۆ خۆی دا بەدەستەوە ئایا لە بێدەرفەتی بوو
یاخود ئەو گەرەکی بوو خەڵکەکە لە ڕقی دەوڵەت بپارێزێ. بابزانین کەس هەبووە لەو ڕۆژەدا لا لە قازی بکاتەوە یاخود لە بێدەرەتانیدا خۆی داوە بەدەست هێزەکانی دەوڵەتەوە. مەرحوم بابکە بۆ هەبوو ڕابکە و دەیتوانی ڕابکە و دەیتوانی ماڵ منداڵی خۆشی ئەوە ئێستاژ ماوە حەی و حازر لە هەولێرە سەد عەبدولقادر کوڕی شێخی خەلانێ ئەو بۆ خۆی ئەو ماوە لێ پرسن کە دوو شخصی مەلیکی عێراقێ نردبووی بۆ لای مەرحومی بابم و مەلیک پێک بوو ئەم مەلیک هەم وەسی پیان کوکوان ئەگەر بێت و بێ ئێمە لە عێراقێ پەناوەری دەدێنێ دیارە کە مەلیکی عێراقیش بەبێ ئیزنی ئینگلیز دەوردە منزانی عێراق لەبەر حکمی ئینگلیزدا بوو بەبێ ئەوەی کە ئینگلیز پێکوت بێ ئەو کارێ نەدەکرێت چونکە ماوەی چەند ڕۆژێک پێش کۆتایی جمهوری کوردستان مەرحوم بابم لە تۆرێزێ بوو و کۆنسوڵی بڵێن ئینگلیز لە تەورێز بەردەوام دەهات بۆ لای مەرحومی بابم حتا ئاخر جار کە مەرحوم بابم لە تەورێزێ بوو کە ئاخر جار هاتەوە کۆنسوڵی ئینگلیز کە چاوی بە مەرحومی بابم کرد مەرحومی بابم وەڕێ کەوتوو بەرەو مەهاباد کۆنسوڵی ئینگلیسی حتا ماوەیەکی زۆر بە ئۆتۆمبیلەکەی خۆی بە شوێنی کەوت هەتاکو لە نزیک شارێکی ئازەرشار لەوێ پێگەیشت بوو نازانم چ گفتوگۆیەکیان دەبوونی خوانەندا بوو بێجگە لە دەوڵەتی عێراقێ ڕووسەکان بۆ خۆیان پێیان کوت هاتن کوتیان ئەگەر تۆ بێت و پێت خۆش بێ ئێمە ماڵت بار دەکەین هەموو کەس و کارت بار دەکەین خۆن دەبێن بۆ رووسیا و لەوێ لە یەکێتی سۆوێت دەمە پەنابەری دەنێ